سەرکەوتنەکەی یانەی هەولێر لە کلاسیکۆی کوردستان لە خولی ئەستێرەکانی عێراق هەواڵێک نییەوە بە ئاسانی بەسەر میدیادا تێپەڕێت لە شەڕێکی ئیعلامی لە سۆشیال میدیاوە بۆ دەست لە ملانێ و چەپڵە ڕێزانی جەماوەر یانەی دۆک. ڕووداوەکانی یاریەکە زۆر بەهێز بوون و ئاستێکی بەهێز لەنێوان هەردوویانە پێشکەش کرا، بەڵام ئەوەی گرنگ بوو پێش یاریەکە دهۆک دەیگوت بردنەوەی کلاسیکۆ کاری ئێمەیە. یانەی هەولێریش جوابیان دانەوە و لە سۆشیال میدیا نووسیبیان لە دهۆکین بۆ بردنەوەی کلاسیکۆ. یاریەکە کۆتایی هاتوو، هەولێر یاریەکەی بردەوە کە ماوەیەکی باش بوو هەولێر نەیتوانێت بوو یاری کلاسیکۆ لە دهۆک باتەوە بە تایبەتی لە یاریگای دهۆکدا. ئەوەی کە جوانترین شت بوو لەو یاریەدا ڕوویدا کۆتاییەکەی بوو، کاتێک هاندەرانی دهۆک بەبێ شەڕ و ئاژاوە بەبێ چێشۆ گرفت بە چەپڵە ڕێزان ماڵ ئاوایان لە یانەی هەولێر کرد و جەماوەر یانی هەولێریش کە ژمارێکی زۆریان چوو بنە دهۆک بە سەلامەتی گەڕانەوە هەولێر. وردەکاری زیاتر لەبارەی یاریەکە و ئەو ڕووداوانەی کە لە یاریەکە ڕوویاندا لە 1964 دۆتکەی ئاردی بخوێننەوە.